زەماوەندی پیرشاریار و خەڵکی ناوچەکە کە بە جۆش و خرۆشەوە پیشوازی لە میوانەکان دەکەن، ساڵانە لە یەکەم چوارشەممەی ناوەڕاستی زستاندا زەماوەندی پیرشاریار بۆ ماوەی 3 ڕۆژ بەڕێوە دەچێت. ئەم ڕێوڕەسمە بریتیە لەسەر بڕینی ئاژەڵی قوربانی، لێدانی دەف، خواردن و خواردنەوەی تایبەت بە بەسەربردنی شەو و هەروەها وتنی زکر و تەحلیل و نوێژ خوێندن. سەعبانە و چوارشەممەی مەڵابانگدای زارۆڵەکەی دێڵا تا سەعات دەور و هەشتی و تا 8:30 ئینە بەنامی و کڵاوڕۆچنێوێ. وەکو گەشتیارێک لە شاری سلێمانیا هاتین بۆ بینینی دیمەنی زەماوەندی پیشالیار لە هەورامانی تەخت. ژمارەیەکی زۆر لە میوانەکان لە وڵاتانی جیهانەوە بەشداری دەکەن بۆ بینینی زکری موریدەکان و بەڕێوەچوونی مەراسیمەکە. من مەهناز منتەزریم لە تارانەوە هاتووم. ئەمە یەکەمین جارێکە لێرە بەشداری دەکەم. لەسەر پێشنیاری هاوڕەکانم هاتم بۆ یادی زەماوەندی پیر شالیار. دەروێشەکان ساڵانە ئەو مەراسمە بە جوانترین شێوە لە شێوەکان و بە شێوازی ئاینی خۆیان دەگرن بۆ پیر شالیار. ئەوەت ئەخوازم کە هەموو بتوانم بێن بۆ بینینی ئەو مەراسمە جوانە و بتوانن ئەو بیر و باوەڕانە لە وڵاتەکانماندا زیاتر ببینین و زیاتر خەڵکەکەمان بناسین. من 3 ڕۆژە لێرەم و هەموو ڕۆژێک لە ڕۆژەکانی پێشوو جوانترە بۆ من. من لە مەشەدەوە هاتووم بۆ بینینی مەراسمی پیرشالیار. ئەم مەراسمە هەموو ساڵێ لە مانگی ڕێبەنداندا ئەنجام دەدرێت و ژمارەیەکی زۆر لە کورد لێرە کۆ دەبێتەوە و ئەم مەراسمە جێژن دەگرن. بینینی ئەم مەراسمە گەورەیە چێژبەخشە و خۆشحاڵم لەوەی کە لێرەم، لەبەرەوەی کە ئیتحادی کورد زیاتر دەکات و ئەمەش خاڵی گرنگی ئەم مەراسمەیە. ئەوەیشی دەمێنێتەوە خواردنەوە دەکوڵێنێت و ڕۆژی چوارشەممە دوای نوێژی عەسر بڵاوی دەکەنەوە بەسەر خەڵکیدا.